الحمد لله رب العالمين. الحمد لله الذي أنزل الكتاب على عبده ليكون للعالمين نذيرا، وأرسل رسوله شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه، وآتيهم من لدنك فضلا كبيرا. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی هەموو کەسێک لەم سەرزەویەدا لەم یاسایە بەدەر نییە. ژیان بەرزی و نزمیە، خۆشحاڵی و خەمباریە، دڵخۆشی و دڵناڕەحەتیە. ئینسان لە کاتی خۆشیدا خۆی پەروەردگار هۆکارێکی دەربڕینی داناوە کە بریتیە لە زەردەخەنە و پێکەنین، و لە کاتی دڵپڕی و دڵتەنگیشە ئینسان کە ناخی پڕە بە ڕەحمەتی خوای پەروەردگار فرمێسک بە چاوی دێتە خوارەوە و سینەی تەنگی خاڵی دەکاتەوە. ئەم مەسەلەی گریان و پێکەنینە بابەتێکی زۆر گرنگە، ئەو ئێمە لەگەڵ یا ڕاهاتوین. بۆیە قورئانی پڕبەرەکەت و بەخشش لەگەڵ زنجیرەیەک بابەتە کە دەسەڵات و عەزەمەتی خوا دەگەیەنێ. لە سوورەتی ئەننەجم لە ئایەتی 43دا دەفەرمێ: وأنه هو أضحك وأبكى. تەنها ئەڵڵا خۆیەتی سبحانه وتعالى ئێوە دێنێتە پێکەنین، و زۆر جاریش لە کاتی دڵتەنگیدا فرمێسک بە چاوتا دێنێتە خوارەوە دەتگریێنێ. هەمیشە وەکو عادەتی هەمیشەی خۆمان لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و پێشتریش لە مزگەوتی ڕێگای بەهەشتی هەولێر پێم خۆشە لەسەر یەک ئایەت بوەستین. زۆر ئایەت ناخوێنینەوە، زۆر فەرمودە ناخوێنینەوە، یەک دانە وەردەگرین، بەڵام دەرسی ژیانی لێ وەردەگرین. دەرسەکان لەم ئایەتە قورئانی سوورەتی ئەننەجم ئایەتی 43دا ئەمانن، ئەوەی کە بەندەی نەزان لێ حاڵی بووە. یەکەمیان هەر خوایە جعل الإنسان ضاحكا باكيا. مرۆڤی لەناو هەموو زیندەوەرەکان ئاوالێ کردو، هەم پێدەکەنێ هەم توانای گریانی هەیە. زانایانی ئاژەڵناس لە هەندێک کتێبە خوێندومەتەوە دەڵێن مەیمون توانای پێکەنینی هەیە، حوشتر توانای مەیمون پێدەکەنێ بەڵام ناتوانێ بگری. ئەڵێن حوشتر توانای گریانی هەیە بەڵام ناتوانێ پێ بکەنێ. بەڵام ئەو قسانە لە ڕووی زانستیەوە زۆر جێی اعتیبار و گرنگی پێدان نین، چونکە مەیمون لاسای مرۆڤ دەکاتەوە. لەوە ئەچێ پێکەنینەکەی لاساییکردنەوە بەبێ ئەوەی لێ حاڵی بێ. یان حوشتر ئاوێک لە چای لە ماندووبوو نابێتە خوارەوە مەبەست گریان نییە. هەندێک خەڵکیشم بینیوە ئەوانەی ئەسپی ڕەسەنیان هەیە، وتویانە کە نەخۆش بووم، ئەسپەکە کە لە مناڵیەوە خۆم لە بەچکەیەوە بەخێوم کردو بۆم گریاوە، فرمێسک بە چاوی هاتۆتە خوارەوە کە زانیوێتی من غەمبارم. بەڵام بە کورتی و بە کوردی ئەوە بەس مرۆڤە لە ناو مەخلوقاتی پەروەردگارە کە خوا دەفەرمێ جێڕاومە بەوەی هەم پێکەنینی هەیە هەم گریانی هەیە. دەرسی دووەم لە ئایەتەکەدا دەفەرمێ وأنه هو أضحك وأبكى. خۆ ئەگەر ئایەتەکە بیفەرموایە وأنه أضحك وأبكى، وەکو جەنابی مامۆستایان معلوماتیان زیاترە کافی بوو. بەس بۆ ئەم هو هەیە بۆ دووبارەی کردەوە بۆ حەسرە، یعنی خەڵکی نەبزانن تەنها ئەڵڵایە سبحانه وتعالى دەتوانێت دڵخۆشت بکە. واللهی زۆر جار کە خەمێکت هەیە بڕواتان هەبێ زانای دەروون ناس، پسپۆڕی دەرونی، باوکو دایک و خزم و خۆشەویست و هاوڕێی دڵسۆز بە هەمووان قسەی خۆشت بۆ بکەن، ئەو ئەڵڵایە فەرەحی نەخاتە دڵتەوە ناتوانن دڵخۆشت بکەن. واللهی زۆر جاریش خەڵک هەمووی دەیەوێ بتگریانێ لە ئەو پەڕی موسیبەتایی، ئەڵڵا سبحانه وتعالى خۆشیەک دەخاتە دڵتەوە. ئەها چاوەڕێی هەموو عالەم بۆتە دوژمنت، کەچی خوا خۆشیەک دەخاتە دڵتەوە، هووە بەس بە ئەڵڵا دەکرێ ئەو گریان و پێکەنینە سبحانه وتعالى. سێمیان ئەضحەکە پێش ئەبکا هاتووە. پێمان دەڵێ سێ دەرسیش لە ئەمەدا هەیە. بۆ وشەی ئەضحەکە پێش وشەی ئەبکا هاتووە سێ دەرسی گەورەی تێدایە. یەکەم، هەمیشە ڕەحمەتی خوا پێش غەزەبی کەوتووە. دووەمیان، هەمیشە ژیان خۆشی و پێکەنینەکەی زۆر زیاترە لە گریان و خەمباریەکەی. زۆر کەس جەناب لەوە ئەچێ زۆر جارەوە لێ بەسەر هاتبێیان بیست بێتن، کەسی وا هەیە دەڵێت لە هەموو ژیان ناخۆشیم نەدیوە، نابەخوا وانییە. وەڵا بینوسی ئەضحەکە لە پێش ئەبکاوەیە، ئیلا پێکەنین و خۆشیەکانی ژیانت
دڵنیابە بۆ هەموو مرۆڤێک ڕەحمەتی خوا لە گریان زیاتر بووە بەڵام گریان خەم چونکە ئەوەندە تاڵە دەمێنێتەوە ئێستا من و جەنابت تەمەنی مامەڕێ کردووە گەنجەکان تەمەندرێژ بن و ئێمەی پیریش عاقبەت خێر بین یا ڕەبی بڕواتان هەبێ شیرینیمان زۆر چەشتووە بەڵام 10 ساڵ لەمەوە بەرترۆزیەکی تاڵت خواردبێ ئەڵێ ئەو ساڵە بەخوا تاڵ بوو چاولێ تاڵی بیر ناچێتەوە بەڵام شیرینەکان هەموو ڕۆژە دەیان چێژین وە دەزانین هەر نەما خواردوون بۆیە قەت مەویز مەبە لە ژیانت ناخۆش نەبووە بەڵام تاڵیەکان هێندە قرسن شانمان قرس دەکەن خۆشیەکان باڵیان هەیە هاوبەشیان زۆرە زوو بەرزت دەکەنەوە هەستیان پێ ناکەی دەرسی سێیەم پێکەنین و گریان بەردەوام نین لەخوا غافڵ مەبە ئەو کاتەی زۆر خۆشحاڵی قاقا زۆر لێمە دەبراکەم خەمت بێ ئەوەندە قاقا لێمەدا خەڵکێکی خەمبار بە قاقاکان عاجز ببێ دوور نییە هەر ئەو مەدیسی قاقایە لە کتوپڕا بێتە مەدیسی تەعزیە واللهی مەدیسی کەیف و شادی بۆ یەکێک لە کتوپڕا جەڵدە لێدا و بۆتە مەدیسی شیوان ئیسلام ئەضحەکەوە ئەبکا پێمان دەڵێت کە زەر دەخەنە لەسەر لێوت بوو ماڵت خۆشی و حاڵی زۆر تێدا بوو توخوا هێندە قاقاقەت بەرز مەکە خەمبارێک عاجزکەی نەوەکو گریانی بەدوودا بێ پێشمان دەڵێت کاتێک کە فرمێسکت بە چاوا دێ لە ئەو پەڕی نائومێدی و غەمباری دای خوا ئەضحەکەشی هەیە نائومێد مەبە ڕۆژە زەر دەخەنە دەکەوێتەوە سەر لێوت والله ئەوەی کە زۆر خەمبارە ئیلا ڕۆژێ خوای گەورە دەیهێنێتەوە پێکەنین بە ئیزنی خوای پەروەردگار لەخوا غافڵ مەبە پەنا بۆ ئەڵڵا بەرە بەگشتی مرۆڤ لە خۆشیدا پێ دەکەنێ ئەمە یاسایەکی گشتیە لە ناڕەحەتی و دڵتەنجیدا بە فەزڵی خوای گەورە فرمێسک دێ فرمێسک باراندن لە کاتی خەماب کە کەسێکی لێ مردویان زۆر خەمبارەکە کە پێی مەڵێن مەگری گریان ڕەحمەتی خوایە ئەو ناخەت خاڵی دەبێتەوە بە ئیزنی خوای استراحەت دەکەی بەڵام ئەوەی من دەمەوێت لە موتارەدا بە کورتی و بە کوردی ئاماژەی پێ بکەم ئەوەیە هەندێک جار کە خۆشیەکەت دەگاتە لوتکە ئەوە لوتکەی خۆشیە لە لوتکەی خۆشیدا ئینسان پێکەنینی نایە سبحان الله گریانی دێ ئەوە پێی دەڵێن گریانی خۆشی فرمێسک بە چاوتا دێیان فرمێسک لە چاوتا قەتیس دەبێت پێڵەن فرمێسکی شادی لە لوتکەی خۆشیدا بۆ نمونە ئافرەتی وا هەیە لەگەڵ هاوسەرە بەڕێزەکەیدا چەند ساڵە هاوسەر گریان کردووە سبحان الله منداڵیان نابێ ئای کە حەسرەتی بوونی منداڵێکیانە ئەوە لە دکتۆرەکانی سۆنەر بپرسن وندێکیان هاوڕێ من دۆستایەتیمان هەیە دەی واللهی مامۆستا جار هەبووە ئافرەت لەبەر دەستمانە کە سۆنەرەکە کردومە یان فەحسەکەی هاتووەتەوە وتومە حامیلەی حەد دەست بەجێ لە شوێنەکە دانیشتۆ دەستی کردو بە گریان یعنی ئەو پەڕی لوتکەی خۆشیە کە مژدەکەی دەنێ ئەڵێ حامیلەی و دوو ژیانی و مناڵت دەبێ چونکە نائومێد بووە لەوێ پێکەنین نییە لەو کاتەدا یەکسەر فرمێسکی شادی دەتە خوارەوە ئەوە لوتکەی خۆشیە دووەمیان ئەو کەسەی گومبوویەکی هەیە کەسێکی لێ بزر بووە وا ئەزانن تەواو بوو یعنی حسابی مردووی بۆ دەکەن چەند ساڵە گەنجێکی لە ڕێی ئەوروپا بزرە لە شوێنێکە لە شەڕێکە بزرە و بێسەر و شوێنە ها کە دەیدۆزنەوە ئەو وەختەی بە یەک دەگەن تخوا کەستان بینیەوە پێ بکەنێ نه چونکە لوتکەی شادیە هەمووی فرمێسک بە چاوا دێتە خوارەوە خۆ خەمبار نین ئەو پەڕی شادیە بەڵام فرمێسکەکە دێتە خوارەوە لە زیاتی پێکەنین ئەوە فرمێسکی شادیە سێم دایک و باوەکی دڵسۆز کاتێک کە مناڵەکەی هان لە پۆلی 12 هەموو لە تەلەڤیزۆن دەیبینین کە زۆر خەمخۆریەتی زۆری هەوڵ لەگەڵداوە بەقەدر ئەو ماندوو بووە کە ئەڵێن کوڕەکەت یان کچەکەت یەکەمی هەرێم بوو دووەمی هەرێم بوو سێمی هەرێم بوو کەس لەو ماڵە پێ ناکەنێ هەمووی دەست دەکا بە گریان ئەوە فرمێسکی شادی ئەوە لوتکەی خۆشی بینینە چوارەم کاتێک کەسێک نەخۆشیێکی مەترسیدار لە خۆی عاشق دەبا فەحسەکانی ناردووە ئەڵێن لە 195 پەنا بە ئەڵڵا سەرەتانتە شێر پەنجەتە کە فەحسەکە دێتەوە دکتۆر پێڵە وەڵڵی سوپاس بخوا پاک و خاوێنەوە هیچی تیانە لە بەردەمی دکتۆرەکە دەست دەکا بە گریان ئەوە فرمێسکی شادیە پێنجەم نزیکی بە خۆشەویستەکەت کەسێ بە خۆشەویستەکەی دەکات ئەمە بەس هەر خۆشەویستی کوڕکچێک نییە ئەوانەش بە حەڵاڵی جاری وایە کوڕکچێک زۆر شەیدای یەکن دەستی حەلامیان بە یەک نەکەوتۆ قسەی حەلامیان بە یەکەوە نەکردووە کاتێک کە باوکو دایکەکە ڕازی دەبنەوەن پێشکەشی بێ لێی مارە دەکەین ها هەردووشیان دەست دەکەن بە گریان کە جاری وایە مەویز بوون لەوەی کە بۆ یەکتر بن بەڵام لەوە گەورەتر ئەو کەسانی لەبەر خوا یەکتریان خۆش دەوێت خاتو عایشەی دایکمان خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و کچەکەی ئەبوو بەکری صدیق ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەتەکێتی سەردانیکردنی ئەوەندە بەرز بوو هەرگیز نیوەڕوان نەدەهاتە ماڵمان دەیزانی وەختی پشووە یان سەرلەبانی دەوری سەعات دەدەهات
یان دوای عەسر دەهات یەک ڕۆژ نەبێت لە گەرمەی نیوەڕۆ وەختی پشوداندا سەعات یەکی دوای نیوەڕۆ هاتە ماڵی ئێمە ماڵی ئەبوو بەکری باوکم لەو کاتەدا فەرمووی وەرنە ژوورەوە فەرمووی ئەبوو بەکر وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا لە خزمەتام فەرمووی با کەس لە ژوورەوە نەبێ فەرمووی بەس عائیشە و ئەسمای کچمن ئەوانەش وا پەروەردەکراون نهێنی لە ماڵی ئێمە ناچێتە دەرەوە منداڵەکانت وا پەروەردەکراگە میوانە قسەیەکی لە ماڵەوە کرد نەیبەنە دەرەوە لە مناڵیەوە وان فێرکە بڵێ چوارچێوەی ئەم ماڵەی ئێمە ئەسرارە وەکو قەبر وایە نابێت لە شتی لەوچێتە دەرەوە ئەبوو بەکر کچەکانی ئاوا فێر کردبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم متمانەی بە ڕازگۆیی و پەروەردەی ئەبوو بەکر ئەبوو فەرمووی با دانیشن ئەفەرمێ ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو لە خزمەتت دام هاتنەکەت بێهۆ نییە لەم کاتەدا کە قەت ئاوا نەهاتووی فەرمووی ڕاستە إنه قد أذن لي في الخروج والهجرة الله سبحانه وتعالى ئەم شەو ڕێگەی پێدام لە مەککە دەرچم بۆ مەدینە و هیجرەت بکەم چونکە هەموو سەحابە ڕۆیشتبوون ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عەلی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورە سەرکردەکان مابوونەوە وەکو سەرکردەکانی ئەمڕۆ نەبوون کە شتێک دەبێ ئەوان لە پێشەوە ڕادەکەن میلەتەکە بە گورگان خواردوو دەدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووانی ڕەوان کردبوو ڕزگاری کردبوون بەس بۆ خۆی لە مەترسیەکەدا مابەوە فەرمووی خوای گەورە ئیزنی پێدام ئیمامی ئەبوو بەکر باسی هیچ ناکات چۆن هیجرەت دەکەی و چ دەکەی بس يك برسيالي هيا الصحبة يا رسول الله صلى الله عليه وسلم منش هاوري سفرتم أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم قبول لك إيه منش هاوري سفرتم شون قدم يقبو بتماي أو أبو فرمي الصحبة بڵێ تۆ هەمیشە هاوڕێمی ئەبوو بەکر تۆ هاوڕێی سەفەرمی خاتو عایشە دەفەرمێ وەڵڵی تا ئەو کاتە بە عومری خۆم نەمبیستبوو نەمزانی بوو کەسێ لە خۆشییانە بگریا حتى رأيت أبا بكر يبكي يومئذ بینیم ئەبوو بەکری باوکم فرمێسک هۆن هۆن بە چاوێ هاتە خوارەوە لە خۆشییاندا ئەو موژدەی وەرگر موژدەی چی خۆ سەفەری سیاحەت نییە براکەم خۆ سوحبەت و هاوڕێیەتی نییە بڕۆن بۆ ئەوروپا بڕۆن بۆ گەشت و قەراغی دەریا و بینینی مەنزەرەی جوان خۆ سەفەری بازرگانی نییە فەردە دۆلار بێنەوە و قازانج لە تەندەرێکی گەورەدا بکەن نەوەڵڵا سەفەری مەرگە سەفەرێکە 2 ملیۆن دۆلار خەڵاتی ئەو کەسەیە ئەبوو بەکر و پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زیندوییان بە مردووی تیرۆریان کایان بیانگرێ هەموو دنیا دوژمنە ناتوانن لە دەرگاکەی ماڵی ئەبوو بەکر لە پێشەوە بڕۆنە دەرێ لە کونایکیان لە پشتی دیوارەکە کردووە لەوێوە دەڕۆنە دەرێ بەڵام ئیمامی ئەبوو بەکر ئەو مەرگە نازانێ ئەو ماڵ و منداڵ بەجێهێشتنە نازانێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە قوربانت بم ئەوە نەمخۆش دەوی لە ئاگرا لەگەڵ تابم لە خۆشیانە فرمێسک بە چاوما دێ الله لەو خۆشەویستیە بۆیە ئیمامی ئەبوو بەکر ئەوەندە گەورەیە من بەفەزڵی ئەم ئیسلامە ئەم فرمێسکی شادیم لەبەر خوا زۆر بینیوە سپاس بۆ خوا لەم مەلایەتی ئەوەندەی مانیسفادە زۆر کردووە جارێکیان لەگەڵ هاوڕێی هەمیشە لە یادم برای هەمیشە ئازیزم کاک فەرهاد بنیادنەر و خزمەتکاری مزگەوتی ڕێگەی بەهەشت سەردانی دکتۆر عوسمان هەڵەبجەییمان کرد جەنابی پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیی مفەسیر و زانا و گەورە زانای میلەتەکەمان مامۆستای زانکۆ و ئەکادیمی و خەتیبی مزگەوتی بەختیاری هەولێر کە چوین سەردانمان کرد باوەشی پێدا کردین هۆن فرمێسک بە چاوی دکتۆر عوسمانە هاتە خوارەوە واللهی ئەوەی پێویستی ئەم دنیا بێ دکتۆر عوسمان بەمن و بە کاک فەرهادی نەبوو چونکە ئەو وعدی داوە لە خزمەت مامۆستای مدەڕیسە فەرمووی کە فەقێ بووم مامۆستای مدەڕیس مەلا عەبدولکەریمی مدەڕیسی بیارە ئیجازەی دامێ فەرمووی عوسمان ڕۆڵە دەستت بێنە وعدم بدەیە لە هەموو عومر تا سەلکێ پیاز تەکلیف لە کەسێکی دەوڵەمەند نەکەی تەکلیف لە کەس نەکەی وتم قوربان باڵێم بێ فەرمووی جار هەبووە لە ماڵەوە نانمان نەبووە وەڵڵی ئەو هەموو خەڵکەم ناسیوە تەکلیفی دینار و دۆلارێکم لە کەس نەکردووە باجەکەیم بە قورسیدا بەڵام سەربەرز مامەوە عیلمەکە بەرەکەتی تێکەوت لەوێدا بیری ئەوم کردەوە سبحان الله کابرایەک لە ئاستی زانستی زۆر لە من لەسەرترا هیچ پێویستی بە کاک فەرهادی برام نییە بە دەوڵەمەندی و پارەکانی لەبەر خوا ئەو فرمێسکانە بە چاوی دێتە خوارەوە دڵی ئێمەش پڕ بوو ئەمە دەست ناکەوێت لە بازاڕی دنیا و دۆلارە براکانم واللهی بە سەدانجار الحەمدولله چوومە کۆڕ و سیمیناری زانکۆکان لەناو بازاڕی سلێمانی و هەولێر و شارەکان لە پێشانگای نێودەوڵەتی کتێبە کوڕ و کچی گەنج و لاو زۆر لە من خوێندەوارترش بڕوانامەی باڵا کە دەدبینێ لەبەر خوا تۆی خۆش دەوێت نیو خولەک بەس سەری داخستۆ فرمێسک بە چاوێتەوە ئەو خۆی مامۆستا تۆم بینی لەو کاتەدام خوایە گیان شەرمەزاری دینەکەی خۆتمان نەکەی ئەو خەڵکە هیچ ئیشێکی بە ئێمە نییە نە بەخوا من نە پارەم هەیە نە پلەم هەیە نە ڕەنگ و ڕوخسارمان هەیە نە قەوم و عەشیرەتمان هەیە هیچمان نییە ئەو قورئان و مینبەرە نەبێ ئەو خەڵکە فرمێسک بە چاوێ لێ لەبەر خۆشەویستی بەڕێزان
هەرگیز ئەهلی دنیا پەرست و مەسلەحەت چی ئەمەیان نییە مەگەر کۆیلە و ماستاوچیەکانیان نەبێت کابرا ئەمە بەداخەوە لە کوردستانە خەریکە دەبێتە کولتور فەیسبووکێک دەکاتەوە وێنەی خۆ بڵاو دەکاتەوە بڕواتان هەبێت لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیەوە سوێن دەخۆم مەبەستم سوکایەتی نییە خوا نەخواستە بە هیچ مەسئولێک و سەرکردەیەکی ئەم وڵاتە ئێمە زمانی ڕەحمەت و نەسیحەتمان هەیە بەڵام ڕقم لە کۆیلایەتیە ڕقم لە ماستاوچێتی میلەتەکەم و گەنجەکانم فێر نەبن کورد بەوە نابێ بە حکومەت نابین بە دام و دەستگایەکی ڕسمی کابرا خۆزگە لەگەڵ کاک فڵان کەسا بەس ڕسمێکم بگرتایە دەست دەکا بە گریان واللهی ئەوە ماستاوچێتیە خۆزگە برای سەرکردە بیکوتایە واللهی قوربان ڕسمەکە لەگەڵ دەگرم و دەستیش لە ملت دەکەم و ماچیشت دەکەم بەڵام دەبێ بڕۆی دارێک بنێژی دۆلارێکت نادەمێ باوەڕکە جارێشکە مەرحەبایی نەدەکردەوە ئەوە هەموو ماستاوچین ئەو دەسەڵاتە بڕوخێ یەکەم کەس ئەو بەربارانی دەکا ئەوەی کە ئەمڕۆ ماستاوچێتی بۆ دەکرد لەناو بازاڕی دینار و دۆلار و سیاسەتە ئەمە نییە گریانی خۆشەویستی بۆ یەکتر بەس لە ئیسلامدا هەیە برایان ئێمە لەم ئیسلامە ئەمەمان دەستکەوتووە لە صحیحی بوخاری و مسلمە هاتووە ئەنەسی کوڕی مالیک دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئوبەی کوڕی کەعبی فەرمووی دانیشە ئوبەی لەسەر چۆک لە خزمەتی ڕەسوول اللهدا دانیش صلی الله عليه وسلم فەرمووی إن الله أمرني أن أقرأ عليك القرآن ئوبەی دانیشە الله سبحانه وتعالى بجبريل پامی بۆ ناردوم فەرمانی پێکردوم دانیش و قورئانت بەسەرا بخوێنمەوە قال أبي الله سماني لك أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە الله سبحانه وتعالى ناوی منی بۆ تۆ هێنا فەرمووی ئوبەی کوڕی کەعب قال نعم فەرمووی بەڵێ لە خۆشیانە پرسیارەکەی دووبارە کردەوە ئوبەی فەرمووی وذكرت عند رب العالمين منی بەندەی گوناهباری لاوازی گومناو بەهۆی ئەم قورئانەوە وام لێ هاتووە الله رب العالمين ئەخبەر زەم زۆر مهمە لەناو تریلیۆنەها کە هەر لە تریلیۆنیش بەدەرە فریشتە ئەم هەموو پێغەمبەرە هەزار پێغەمبەر 124,000 پێغەمبەر زیاتر بەم ملیارەها ساڵح و ئەولیا لەم سەرزەویە خوای گەورە ناوی تۆ بێنێ فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم قورئان بەسەر ئوبەی کوڕی کەعب بخوێنەوە ئەی پێغەمبەری خوا ناوی منی هێنا دیسان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ نعم دەفەرمێ لەو کاتەدا کە ئەو مژدە خۆشەی بیست فضرفت عيناه چاوەکانی پڕ بوون لە فرمێسک بە ڕیشەکەی هاتە خوارەوە ئەوە فرمێسکی شادیە ئەم حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەخوێنینەوە من و تۆ جارێش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نایە بفەرمێ خوا ناوی تۆی هێنا و ئەمری پێکردم قورئان بەسەرا بخوێنەوە بەڵام بەرەکەتەکە هەرماوە بەرەکەتی قورئانە چونکە لە مسند ئیمام ئەحمەدا فەرموودەکاتەوە شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە دەفەرمێ صحیحە دەفەرمێ ئەرحەم ئومەتی بئومەتی ئەبوو بەکر بەڕەحمترین کەس لە ئومەتەکەمدا بۆ ئومەتەکەم ئەمە ئیمامی ئەبوو بەکرە فەرمووی وأقرأهم لكتاب الله أبي بن كعب شارەزاترین کەس بە قورئان لە جوان خوێندنەوەی لە جوان تێگەیشتنی ئوبەی کوڕی کەعبە لە هەموو ئومەتی ئیسلام لە قورئان شارەزاتر بووە ئەگەر دەتەوێت خوا ناوت بێنێ ئەم دوو شتە بکە ڕەحمت هەبێ بەرامبەر بە خەڵک دڵڕەق مەبە دووەمیشیان خزمەتکاری قورئان بە خزمەتکاری ئەو کەسانە بە کە خزمەتکاری قورئانن ڕێزیان لێ بگرە حرمەتیان بگرە مەهێڵە محتاج بن دەستت پێیانەوە بێ لە خزمەتیاندا بە بۆ من و بۆ تۆش مژدەیەکی خۆش هەیە بەڵام من وەکو خۆم بەس یەک جار ئەوم بەرکەوتایە لە ژیانمدا بەسم و یا ئەڵڵا بەس یەک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کە خوای گەورە عەبدێکی قبوڵ کرد بانگی جوبریل گەورەی هەموو فریشتەکانی ئەرز و ئاسمان دەکا ئەوەی کە هەموو پەیامی ئاسمانی هێنا دەفەرمێ یا جوبریل إني أحب فلانا فأحبه من فلان كسم خوش لا توش خوش بيه يا ربي خويا من ويا ولو كسان بين يجارنا وما هات بيه بوشي يا الله يجار خاب فهم من فلان كسم خوش لا بستا تبلي بالأوك وتبين حتى ترم من وقفهم لدنيا ناوية والله الشواني قدر حتى مداول أخوانا كردوا يا الله يا ربي خويا تبلي يجارنا وتهنا بالله جبريل یەک جار بفەرمووی من فڵان کەسم خۆش دەوێت تۆش خۆشت بوێ ئەویش بفەرمێ مەلایکەتی ئەرز و ئاسمان خوا فڵان کەسی خۆش دەوێت ئێوەش هەموو خۆشتان بوێ خۆشەویستیەکە بەبێ ئەوەی بتەوێت دەچێتە ناو دڵی ئەو موسڵمانە ساغانی کە لەسەر زەویدا هەن ئیتر تۆ بەهەشتت مسۆگەرە تو خوا کارێک بکە کە ناود لای ڕەب العالەمین بێ یەکەم کاریش خزمەتکردنی قورئانە ڕەحم و بەزەی ناو دڵیشە
پرسیارێک لە خۆت بکە، ئایا فرمێسکی شادید ڕشتووە؟ ئایا خوای پەروەردگار ئەو فەزڵەی لەگەڵ کردووی لە ژیان تا فرمێسکی شادید بە چاوە هاتی بێتە خوارەوە؟ پرسیاریش لە خۆت بکە هیچ کاتێک بووە فرمێسکی شادید لە شوێنی خەم بە چاوی کەسێکە هێنابێ وەکو خوا فەزڵی لەگەڵ تۆ کردووە، وەک خوا دڵی تۆی خۆش کردووە ڕۆژێک دڵی کەست خۆش کردووە؟ چونکە دوو کەس زۆر داماون لە دنیادا. یەکەمیان ئەو کەسەی کە کەسێکی نییە لەبەر خوا خۆشی بوێ، بەخوا چەندە پلەدار بی، چەندە پارەدار بی، ئەگەر کەسێک نەبێ بەس لەبەر خوا کە چاوی پێت کەوت و فرمێسکت بۆ بڕێژێ، بەخوا تۆ سۆ داماوی، چونکە دۆستن نییە لە دنیادا. کە پلەکەت لە دەستدا دۆستەکانت تەواو دەبن، کە پارەکەت نەما دۆستەکانت تەواو دەبن. بەس ئەوانەی لەبەر خوا یەکتریان خۆش دەوێ پەیوەست نین بەو بابەتانەوە، حتا بەهەش هەر بەیەکەون، حەد بە چاو پێکەوتنی یەکتر دڵیان پڕ دەبێت لە خۆشەویستی. دووەمیان داماوە ئەو کەسەی لە تەواوی تەمەنیدا چەند جارێک فرمێسکی گەرمی خەمبار و داما و لێ قۆماوێکی دڵتەنگی نەکردووە بە فرمێسکی شادی. ئەم هەموو تەمەنە لەبەر دەستماندایە. براکەم تۆ دکتۆری، تۆ پارێزەری، تۆ دادوەری، تۆ مەلای مزگەوتی، تۆ مامۆستای قوتابخانەی بنەڕەتی تا زانکۆی، وەڵڵاهی دەتوانی جارێک دڵی کەسێک خۆشکەی بە دوو شت. جاری وایە کەسەکە زۆر گیرفان خاڵیە، هەژاری تینی بۆ هێناوە، فرمێسکی خەمباری بە چاوەکانیدایە کە پارەی دەدەیتێ وەڵڵاهی دەست دەکات بە گریانی شادی. من ئەوانم زۆر بینیوە، یەکسەر فرمێسکەکان سوبحان الله گەرمن، ئەها ناخی پڕ گەرمە وەکو مەنجەڵ دەکوڵێ، دەست لەو فرمێسکەدا گەرمە، هەر ئۆتۆماتیکی کە پارەکەت دایە و لە قەرزەکە ڕزگارت کرد، لە نەخۆشیەکە ڕزگارت کرد، لە عەیادەکە ڕزگارت کرد، وەڵڵاهی دەست لە فرمێسکەکانیدا ئۆتۆماتیکی فرمێسکی شادی ساردە. سوبحان الله، دەرونی سار بووەتەوە. تخوا لەو هەموو تەمەنەدا نەتوانی بێ فرمێسکێکی خەم بکەی بە شادی، بەڕاستی تۆ داماوی، با هەموو پارەی دنیاتە بێ، با پلە و پۆستەکە زۆر باڵا بێ. یاسایەکی جێگیرە وەکو بیرکاری وایە، لەبەر خوا فرمێسکی شادی لە چاوێک بێنە، لە تنگانەی ژیاندا ئەو کاتی فرمێسکی خەم لە چاوتایە، خوا فرمێسکی شادی دەخاتەوە چاوتەوە، بەخوا دێتەوە ڕێگات. ئەمە قاعیدەیە، چۆن دەڵێ دوو کۆ دوو دەکاتە چوار کە سێ بڵێوانیە. ئەمە یاسایەکی جێگیرە لە بیرکاریدا. وەڵڵاهی لە ژیانتدا بیکە بە قەرار، بیکە بە بڕیار، فرمێسکی شادی بخە چاوی کەسێکی خەمبارەوە، لە تنگانەدا ئەڵڵا کەسێکت بۆ دەنێرە فرمێسکی شادی دەخاتە چاوتەوە. کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتیی ڕاستەقینە دێنم، وەکو ئەمانەتی عیلمی کە لێم وەرگرتووە باسی دەکەم. دکتۆر حەسەن پێنجوێنی، مامۆستای هەمومان، جەنابی دکتۆر حەسەن پێنجوێنی لە کتێبی جوامێریدا چاپی دووەم 2017 چاپ کراوەتەوە، لە لاپەڕەی 190دا دەفەرمێ لە یاداشتنامەکانی، لە یاداشتەکانی ملیاردێری سعودی سلێمان بن عەبدولعەزیز الراجحی وەرم گرتووە، بە دەستخەتی خۆی ئەو ملیاردێرە وەری گرتووەتەوە. یەکێکە لە هەرە دەوڵەمەندەکانی دنیا ئێستا. ژیانێکی عەجیبی هەیە، ئەگەر دەرفەتێک گوجارێک بۆتان باس کەم. ئەم پیاوە دەڵێ من لە خێزانێکی زۆر هەژاردا بووم، واللهی ئەوەندە هەژار و نەبوو بووین لە سعودیا. ڕۆژێک مامۆستای قوتابخانەکەمان وتی کۆتایی ساڵە و گەشتێکی بەهاری هەیە، وەکو ئەم دوای ڕەمەزان و نەورۆزەکە لە وڵاتی ئێمەش هەیە. مامۆستا وتی یەکی 1 ریاڵی سعودی لە ماڵەوە بێنن بۆ کرێی پاس و خۆراک و ئەوانە. هەموو تەلەبە بە خۆشحاڵیەوە، ئەخە منداڵ عادەتی وایە بەتایبەتی لە بنەڕەتی کە ڕەفیقەکانی دەڕۆن و هەموو بەشداری دەکەن و مامۆستا باسی خۆشی گەشتەکە و شوێنەکە و سیاحەتەکەی و قسەی خۆش و خواردنەکان هەمووی بۆ باسکردین، هانی دەین کە بەشداری بکەین. چوومەوە بە دایکم وتی وەڵڵاهی ڕۆڵە گیان ڕیاڵێک لە ماڵماندا نییە، چاوەڕێ دەکەین بەڵکو باوکت بێتەوە. باوکم هاتەوە دەستم کرد بە گریانوتم تو خوا باوکە قەرزی شت کرد بێ ڕیاڵێکم بۆ پەیداکە، بەڵکو لەو گەشتە دوانەکەوم ئەبێ بەیانی پارەکە بەرین بۆ مامۆستا. ئەڵێ وەڵڵاهی باوکم وتی ڕۆڵە گیان ڕووم نایە ڕوو لە خەزنێم، بەس بەخوا ڕیاڵێک لە ماڵماندا نییە. باوکیشم لە تاوانە دەستی کرد بە گریان. زۆر ناخۆشە و کاتی منداڵەکانن لە نەبوونیدا دەگرین، ئاگر لە جەرگت بەردەبێ. ئەڵێ هەمومان دەستمان کرد بە گریان، وەرە ماڵێک بێ ڕیاڵێکن نەبێ، منداڵێک بیبا بۆ مەکتەب پێی بچێتە سەفەر و سیاحەتێک وەکو هاوڕێکانی. بەیانی هاتمەوە چاوم سوور بوو لە گریانە. مامۆستایەکی فەلەستینی پارەکەی کۆ دەکردەوە، هەمووی ڕیز بە ڕیز گەڕا، بەس من پێم نەبوو. مامۆستاکە فەلەستینی بوو، لە سعودیا دەرسی دەوتەوە. مامۆستا وتی زۆر باشە ئیمتیحانێکی کتوپڕتان دەکەم، کیوزێکتان دەکەم، وەرەقە دەربێنن. ئیمتیحانێکی کردین، من لەو دەرسی ئەوە زۆر باش بووم. کاتێک هەر لە پۆلەکەیە بۆی سەح کردین، من نمرەی یەکەمم بەدەستهێنا،
مامۆستا تا دەرەوەی پۆلەکە چوو هاتەوە زەرفێکی دامەیە وتی ئەم زەرفە هەدیەی ئەوەیە تۆ وڵامەکەت دەم کتوپڕایە زۆر زۆر جوان بوو سلێمان دەستت خۆش بێ ئەم نامەیە بگرامە هەدیەیەکی تێدایە چەپڵەیەکی قایمیشی بۆ لێدەن هەر خێرا زەرفەکەم کردەوە سەیرەکەم ڕیاڵێکی سعودی تێدایە مامۆستا ڕیاڵێکی خستوە ناویەوە جەرەسی لێدا و بە پەلە ڕام کردو لە ئیدارە ناوی خۆ بنووسی فرمێسکی خەمم بوو بە فرمێسکی شادی چاوم پڕ بوو لە فرمێشکی خۆشی قەت نەمدەزانی ئەو خۆشیە چەند گەورە بوو کە ئەو مامۆستای ئەو ڕیاڵەی دامێ ئەو خەمەی لەسەر لا بردم دنیا گۆڕا سبحان الله من وەزم لە مەکتەب هێنا چوومە بازاڕ و دەستم کرد بە کەسابەت لە شاگردی دوکانەوە خوا پارەی نارد بوومە خاوەنی کۆمپانیایەک نا دوان نا سیان نا ئێستا یەکێکە لە دەوڵەمەندترین ملیاردێرەکانی جیهان ڕۆژێ دانیشتە بووم بەردەوام بیرم لەو کەسانە دەکردەوە کە ڕۆژێک یارمەتیان داوم و دڵیان خۆش کردم بەڵکو ئەم قەرزە بدەمەوە سبحان الله لەناو بیرەوەری مێشکمە ئەو مامۆستایەم هاتەوە بەرچاو کە لەو تەنگانەی ژیانەدا ئەو ڕیاڵەی دامێ چوومەوە ئەو قوتابخانەی 30 ساڵ 35 ساڵ لەمەوە بەرتێدا قوتابی بوو بۆ دەوڵەمەند هەموو شتێک ئاسانە هەر خێرا وەزیری پەروەردە هاتە سەرخەت ئەو قوتابخانەیە مامۆستایەکی تێدا بۆ فەلەستینی بۆ بەناوی فڵان کەسەوەتیان بەڵێ ئەو مامۆستایە چی لێ هاتەوە بیدۆزنەوە ئێستا لە کوێی وڵاتە وتیان وەڵڵا ئێستا خانەنشین بووە لە دەستگاکانی ئاسایش و پۆلیسەوە شوێن و ماڵەکەیان بۆ دەستنیشان کردم بە چەند ئۆتۆمبیلی ئاخر مۆدیل و چەندین سکوریتی و برادەرەوە خۆمان گەیاندە ماڵی مامۆستا کە چوین لە خانوویەکی کۆنی ژێرزەمینە کرێت چییە پیر بووە پارەیەکی کەم وەکو ئەم خانەنشێنیانەی ئێمە لەی بۆ گاڵتە پێکەدن لە ئێوەژدەی درایە مەویز بوو لە ژیان دڵتەنگ و خەمبار جانتاکەی پێچاوەوە بڕاتەوە بە وڵاتی خۆی بڕاتەوە بەناو ئەو سنگوهایی کە هەلێشە لەوێ وتی وەڵڵاهی هیچ ئەنوام نەماوە کاتێک کە چای بەو هەموو سیارە و ئەو هەموو قات و ڕیبات پانتۆڵ مڕەتەبە کەوت فەقیرە ترسا بۆی زانی ئاسایش شۆدە سەر ماڵەکەی قەتی شتیوان نەبینی بۆ ئەو هەموو خەڵکە دەوڵەمەند و جام ڕەشە و لە ماڵی ئەو پیاوە بکە ئەڵە کە چوون بۆ لای یەکسەر ناسیمەوە ڕیشی سپی بووە چای زەعیف بووە پشتی کۆماوەتەوە هەردوو دەستی ماچ کرد وتم قوربان من هاتم قەرزاری جەنابتم قەرزێکم هەیە و بدەمەوە وتی بابە گیان غەڵەت هاتووی خوازانە بەچی وەڵی من لە هەموو عمری خۆما قەرزداری خەڵک بووم بە حەیاتم قەرزم نەداوە بە کەس بابە گیان بەخۆ تابچەوە کوڕی من بەخوا تۆ غەڵەت هاتی بۆ ماڵی ئێمە وتم قوربان چاک دەناسم تۆ مامۆستا فڵان کەسنی وتی بەڵێ وتم من سلێمانم بیر تا 35 ساڵ 40 ساڵ لەمەوبەر ئەها قوتابی بووم لە فڵان پۆلی ئیبتیداییدا ئەو ڕۆژەی ئیمتیحانت کردین و وتت چەپڵەیەکی قاوی بۆ لێدەن و لە زەرفەکەیان ڕیاڵێکی سعودی دامێ بیری کردەوە چەند خولەکێک وتی وەڵڵه ڕاز دەکەی ئای سلێمان بووی بەم گەنجە ئێستا تۆ خاوەنی ئەم ئۆتۆمبیل و سەرمایەی ئەی لە خوا بە زیاد بێ بەخوا پێم خۆشە دەستی کردمە ملم و وەکو ئەولادی خۆی ماچی کردم وتم مامۆستا فەرموو سەرکەوە با بڕۆین وتی بۆچی وتم تۆ سەرکەوە ڕۆیشتین چوینە بەردەم کۆشکێک ڤێندایەکی گەورە بە باخەوە دوو خزمەتکاریش خزمەتی بکەن سارێکی ئاخر مۆدیلیش سویچەکەم دایە وتم ئەم ماڵە بە هەموو کەلوپەلەوە بەم ئۆتۆمبیلەشەوە مانگانەش معاشت هەیە جەنابەت بەس قەرزەکەم گەردبدم ئازاکە مقابلی ڕیاڵەکە بێ بەس مقابلی ئەو ڕیاڵە وتی کوڕەکاکە ئەمە هەر زۆر زۆرە وتم بەو قورئانە قوربان ئەو خوای کەم ڕزقەی داوە هەموو هی خۆیەتی ئەو ڕۆژەی کە تۆ ئەو ڕیاڵەت دامێ وا بە ئەتەکێتی شەوە داتمێ خێرت پێ نەکردم لەبەر چاوی تەلەبەکانە هەستت بە ناخی شکاوم کرد کە من لەناو هەموو قوتابیەکانە ڕیاڵێکم پێنیە بەشداری گەشتەکە بکەم تۆ ئەو فەنەت بەکارهێنا ئیمتیحانی کتوپڕت کرد و لە زەرفی تایبەت تا پارەکەت دامێ بە ناوی خەڵاتەوە واللهی دڵخۆشبوونی تۆ لەم کاتەدا بەم خانوە بەم سارە و بەو معاش و خزمەتکارە واللهی دڵخۆشبوونەکەی من لەو کاتەدا گەورەتر بووە تۆ گەردنم ئازاکە هێشتا ناتوانم قەرزەکەت بدەمەوە بەڕێزان ئەم دنیای لەسەر بارێک ناوەستێ ئەو کاتەی ئەم مرۆڤە ئێستا چاوی پڕ لە فرمێسکە ڕەنگە ڕۆژێک تۆ چاو بە فرمێسک بی ئەمڕۆ فرمێسکی شادی بخە چاوی کەسێکەوە بەرەی جێژنانە چاو وردکەنەوە مسڵمانان وڵاتەکەمان پڕ بووە لە هەژار بەداخەوە تو خوا بزانە چێ جل و بەرگی جێژنی نییە چێ نانی جێژنی وەکو پێویست نییە کاکە زیندوو بوون جیاوازە لە ژیانی مرۆڤ بوون واللهی فرمێسکێکی خەم بسڕە و شادی بخە شوێنی بەڵێنت دەدەمێ بەڵێنی خوایە خوا لە تەنگانەدا فرمێسکەکانی خەمت دەکا بە فرمێسکی شادی دێتەوە ڕێ یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوایە دڵخۆشمان کەی خوایە موژدەی خۆش لە کاتی خەما ببینی یا ئەڵڵا دڵی پڕ لە خەممان خۆشکە یا ئەڵڵا خوایە دڵی پڕ لە خەممان خۆشکە یا ئەڵڵا هەر یەکێک لە ئێمە خەمێکی هەیە خەممان بڕەوێنیەوە
هەر یەکێک لە ئێمە نەخۆشێکی هەیە و نەخۆشێک لە ماڵیەتی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵاه خوایە ڕەحم بە نەخۆشەکانی خەستەخانەی هیوا بکەی بێ هیوایان نەکەی یا ئەڵڵاه ڕەحم بە نەخۆشەکانی نانەکەی لێ هەولێر بکەی کە شێر پەنجەیانە خوایە بێ هیوا بێ ئومێدیان نەکەی یا ربی خوا لەم کۆتایی ڕەمەزانەدا شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری دڵی خەمبارمان خۆشکەی وڵاتمان ئاوەدانکەی یا ئەڵڵا یا ئەلغەنی ئەو دەوڵەمەندانی کە بە ماڵی حەڵاڵیان دڵی فەقیر و هەژار خۆش دەکەن خوایە هەزار ئەوەندەیان پێ ببەخشی خوایە قەت نانی کەم نەخۆن خوایە لە بەڵا لایان دەی خوایە هەر کەسێ مزگەوت دروست دەکا و خزمەتکاری مزگەوتە و ئاوەدانی دەکاتەوە بۆ عیبادەت یا ربی خوایە ماڵی دنیا و قیامەتی ئاوەدانکەی خوایە هەر کەسێ خزمەتکاری ئەم قورئانەیە خوایە دڵ و دەرونی ئاوەدانکەی گیرفانی پڕکەی خوایە بمانکەی بە خزمەتکاری قورئان قبوڵمانکەی لە خزمەتکارانی قورئان يا ربي خويا رحم بحال مانكي عاقبة من خيركي اللهم اجعلنا من أهل القرآن اللهم اجعلنا من أهل القرآن الذين هم أهلك وخاصتك يا أرحم الراحمين اللهم اجعله شاهدا لنا لا علينا يا كريم اللهم اختم لنا شهر رمضان برضوانك وأجرنا من عقوبتك ونيرانك واجعل مآلنا إلى جناتك اللهم نور على أهل القبور من المسلمين قبورهم واغفر للأحياء ويسر لهم أمورهم برحمتك يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين آمين يا مجيب السائلين آمين والحمد لله رب العالمين وأقم الصلاة